دەستگای خێرخوازی بەخشین وەکو نەریتێکی ساڵانە ئامادەکاری دەکات بۆ ئەنجامدانی پرۆژەی قوربانی بە کۆمەڵ. ئێستا سەرقاڵی کڕینی ئاژەڵەکان و کام ئاژەڵە تەندروستە و بە دوورە لە نەخۆشی دەکردرێت. بەرپرسی پرۆژەکە دەڵێت ئەمساڵ ڕەچاوی نەخۆشی تای خوێنبەربوون کراوە و هەموو ڕێکارە پزیشکی و تەندروستیەکان بۆ گۆشتەکان دەگیرێتە بەر. وەکو کڕینی ئاژەڵەکان ئێستا ئێمە تقریبەن وەکو کڕین نیسبەتێکی باشمان کڕیوە، تقریبەن چۆتە سەر و 100 و شتێک بچووک بۆ گەورەش چەند سەرێکمان کڕیەوە کە ئەوانەی تا ئێستا خەڵک هاتووە و داوای جۆری ئاژەڵەکەی کردووە کە ئێمە حیوانێکی بچووک بۆ شێوازە بۆ شێوازە ئەمانەیان ئاژەڵێکی گەورە بڵێن ئەوەی کە پێدەوتێ ڕەشەوڵاخ یان نێوەن نۆبەن ئەوەی کە بۆ قوربانی دەشێت لەسەر داواکاری ئەو خەڵکە کە ئێوێ قوربانی بکە ئێمە حیوان و ئاژەڵەکانە بەدەکڕین. ساڵانە لە ڕێگەی پرۆژەی قوربانیەوە لە دەستگاکە بە سەدان سەر ئاژەڵ دەکرێن بە قوربانی و بەسەر کەسانی هەژار و کەم دەرامەتدا دابەش دەکرێت. ساڵی ڕابردوو زیاتر لە 500 سەر ئاژەڵی بچووک و گەورە لە ڕێگەی پرۆژەکەەوە کرانە قوربانی. بەرپرسی دەستگای خێرخوازی بەخشین دەڵێت ئەوان بە شێوەیەکی تەندروست قوربانیەکە ئەنجام دەدەن و کار ئاسانی دەکەن بۆ قوربانیکاران. پرۆژەی قوربانیکردنی ئێمە زیاتر بۆ کار ئاسانیکردنە بۆ ئەو خێرخوازانەی کە ئەیانەوێ قوربانی بکەن، یەک و دووش لە ڕووی تەندروستیەوە ئێمە لە کوشتارگەی سلێمانی حیوانەکان دەکوژینەوە و لە هەولێری پایتەختی شار بە هەمان شێوەیە و لەژێر چاودێری دکتۆری تایبەتمەندایە. ئێمە خەڵکێکی زۆر ڕومانتیەکە، هەژاران ڕومانتیەکەن لە نووسنگەکانمان لە شەرجەم شار و شارۆچکەکانە و پاشانیش گەڕەکە هەژار نشینەکان زیاتر بەڵێن پیان چکم کاری اختصاصی خۆمانە. بۆیە ئێمە لە تەوزیعی هەموو پرۆژەکانمانە ئەوەی کە بە هەندوەریەگرین بتێ لە خەڵکی هەژار و مستحق هەرچەند گۆشتی قوربانی بۆ هەموو کەسەکانە بێ، بەڵام ئێمە تەرکیزمان لەسەر خەڵکی هەژار هەیە. بە شێوەی مرکزی لە بەتایبەت لە سلێمانی و لە هەولێر لە کوشتارگەی تایبەتیە ئەم کارە بە ئەنجامە گەیەندرێ، قوربانیەکانە کرێ و لەژێر چاودێری دکتۆری ڤێرتەنەریا کرێ، هەمووی مەرجی تەندروستی تیا هەیە و لە هیچ شوێنێک لە غێری ئەمانە ئێمە قوربانی ناکەین و قوربانیانی کە بۆمان دێ سەری نابڕین لە غێری ئەو شوێنە ڕسمیانە نەبێت کە لەژێر چاودێری دکتۆرایە. ئەمساڵ بەهۆی تای خوێنبەربوون بڕیارە هەر لە یەکەم ڕۆژی جەژنی قوربانەوە لە کوشتارگای سلێمانی قوربانی ئەنجام بدرێت. بەتایبەت لەلایەن دەستگای خێرخوازی بەخشینەوە بڕیارە هەر 4 ڕۆژەکە قوربانیەکان ئەنجام بدەن. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.